مەچۆ پەنجەت بۆ کەس مۆرکەی وەرە بەس بۆ خوابە. چۆن شتی وانێ چی بکەین تازە ئەمڕۆ ژیان وایە هێواز لە دینە هێنی بەدیل چییە؟ بەدیلی کوفر ئیمانە کاک. چۆن بەدیل چییە؟ ئای چۆن بیگۆ دەبڕۆ بیگۆڕە 27 ساڵە چاک بگۆڕی جوان گۆڕی دوای 27 ساڵ بە چوار گورسیەوە بۆ مۆرەوە چاکە گۆڕی ئای گۆڕی چەند 27 ساڵی ترێوێت تا بی بە زۆرینە ئەگەر بە حکمی دیموکراسیەکە بێ دنیا 27 ساڵی ترێوێت لە ئیسلام ئەوشتان نییە. موحید بە ئومەتێکی موحید دروستکە دوایی کێ بەرامبەرێ وەستا ڕای ماڵە بە پەنجە ڕای ناماڵێ بە پەنجە ڕاژ ناماڵدرێ ئەو پەنجاکە بە چاوی تۆیە بە شەق ڕاماڵێ ئەبێ حەقیقەتی دینەکەتە تێ بگەی بە شەق ڕاماڵدرێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبوو جەهلی چۆن لەناو بە پەنجە لای برد چوو مۆری کرد بۆی نا تۆرە بێڵە با دین بگاتە دڵی ئەو خەڵکە با تەوحید بگاتە دڵی ئەو خەڵکە با ئەو خەڵکە زین و بێتەوە بەخۆیە بزانێ بۆ ئەژی بزانێ چۆن بژی ئەو ساکە وەرە لە 120 بێتەوە بەخۆیە بەستە. بەس مەدینەی بەدەسەوە بوو مجتەمەعی مەدەنی دروست کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر تەوحید هەموو عالەمی بێ فەتح کرد. کیسرا و ڕۆمی پێ ڕووخان تۆ بۆ دوو جا شولکەی جاشەکانیانە پێ ناڕووخێنرێ لەبەرەوەی تەوحید نییە ئەتەوێ بە پەنجە بیڕووخێنی ئەو پەنجەی تەوحیدت لەناوبەری سەری بکەی بە قوڕە هەموو جارێشەکەی بە قوڕە ئەو پەنجەی تەوحیدت هیچیش بەرهەم ناهێنی هەرەوە حاڵت دەبێت. ئیتر بۆچی هاتووی دانیشی ئەڵێی من ئیسلام بڵاوەکەمەوە ئەمە تەفرەقە نییە لە نێوان مسڵمانانە وەرەوە تەفرەقەتان خستوەتە نێوان مسڵمانانەوە مسڵمانان بە فیرقەی ئیسلامیەوە ناوەستن ئەڕۆ نەبن بە فیرقە کافرەکانی شەر بە مسڵمانیان دانێ ئەچنە حیزب عەلمانیەکانی شەر بە مسڵمانیان دانێ واتان لە مسڵمانان کردووە.